سڵاو بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. عزیزان، لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاڤەوە هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە کە هەر ئاڵلقەیەک و ئاوڕێک لە لایەنێک و لایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک یەکێک لە ژانەرەکانی بواری هونەر و ئەدەبیات ئەداتەوە، چوەک دیمانە لەگەڵ کەسەکان و چوەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتە. لە ئەڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناونیشانی یادەوەری و جەنگ، یادەوەری و ئازار، کە لێکدانەوەی داستانی فیلمێکە دەربارەی جەنگ لە نووسینی بەڕێز زانکۆ ئیسماعیل ڕۆژ. هیوادارین کە تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان. یاداوەری جەنگ و یاداوەری ئازار، یاداوەریەکانی مارگێت دوراس لە ڕۆژگاری جەنگدا لە نووسینی زانکۆ ئیسماعیل ڕۆژ. لە ڕاستیدا پرسیاری جەنگ و قسە و باس لەسەر جەنگ زۆر لەوە قوڵترە و سەختترە بە نووسینی وتارگەلێک بروژێنرێت، لەبەرەوەی لە بنەڕەتدا پرسیاری جەنگ و دەرەنجامەکانی مەسەلەیەکی تەواو فەلسەفی و بگرە وجودیە. بۆیە ئەرکی ئێمە لێرەدا دەستبردن بۆ ئەو پرسیارە وجودیە نییە. فقط ئەوەی لێرەدا دەمەوێت چەند هێمایەک بۆ چیرۆکی نێو فیلمێک بکەین کە دەربارەی یاداوەری جەنگ و یاداوەری ئازارەکانی جەنگە. هەمیشە چیرۆکەکانی جەنگ بە سەرکەوتنەکان کۆتاییان نایەت، یاخۆت با بڵین وشەی سەرکەوتن ڕووە و هەڕا ئاشکرا و دیارەکەی چیرۆکەکانی نێو جەنگ نییە، بەڵکو بە پێچەوانەوە وشەی سەرکەوتن درۆیەکی گەورەی میر و بازرگانەکانی جەنگە لەگەڵ خەڵکیدا، یان با بڵین بازرگانەکانی جەنگ دەبێت هەر لە کۆتاییدا بەهانەیەک بدۆزنەوە بۆ شەڕ و کوشتار و جەنگ. ئەو بەهانەیەش بریتیە لا وشەی سەرکەوتن، تاکو پێمان بڵێن ئێمە جەنگەکانمان لە پێناو ئەو شتەدا کردووە کە ناوی سەرکەوتنە. سەرکەوتن بۆ فڵانە مەبەست و فڵانە ئامانج، یاخۆت سەرکەوتن لە پێناو بەرگری لە فڵانە شت و فیسارە مەسەلەی چارەنووساس. بە کورتی دەکرێت بڵین ئیتر ئەو جۆرە مرۆڤانە بازرگانەکانی جەنگن، وا دەبێت فێڵێک بدۆزنەوە بۆ ئەوەی پێمان بڵێن بۆ سەرکوتی فڵانە ئامانج و مەبەست جەنگەکانمان ئەنجامدا. لێرەدا گرنگ هێما بکەین بۆ ئەوەی کە جەنگەکان قەدەری مرۆڤایەتی نین، هێندەی بەهۆی چەندین هەلومەرجەوە جەنگەکان بوونەتە قەدەری شارستانیەت و کۆمەلگاکان. ڕوونتر بڵێم جەنگ دەکرێتە قەدەر و بەسەر کۆمەلگا و کارێکتەرەکانی کۆمەلگادا دەسەپێنرێت لەڕێی چەندین بازرگان و پیاوی خۆیەوە. هەڵبەت بۆ تاحقیقبوونی ئەم قەدەرەش چەندین فێڵ هەیە کە ئەو بازرگانانەی جەنگ ئەنجامی دەدەن. ئەو چەند وشە کەمەی سەرەوە لەسەر جەنگ بمانای ئەوە نایەت کە شتێکمان وتووە لەسەر جەنگ، یاخۆت دەکرێت بڵێم ئەو چەند وشەیە لەسەر جەنگ هیچ نییە جگە لە چەند گوزارەیەکی تاڕادەیەک عاتفی کە دەرهاوێشتەکەی ڕوانینە لە دەرەنجامەکانی جەنگ، چونکە دەرەنجامەکانی جەنگ بە هێندەی وروژاندنی عەقڵ بە هەمان قورسایی وروژێنەری عاتیفی مرۆڤیشن. بگرە زۆر جار لە بەردەم دەرەنجامە کارە ساتبارەکانی جەنگدا عەقڵ تووشی وا قورمان دەبێت و بە شەرمەوە پرسیارەکانی خۆی دەکات لەوەی چی ڕوویداوە لە ساتە وەختەکانی جەنگدا. هەمومان کۆکین لەسەر خاڵێک لە پەیوەند بە جەنگەوە، ئەویش ئەوەیە کە جەنگ ماڵوێرانکەرە، کارە ساتبارە، جەرگ بڕۆ و ناخەژێن و بە ئازارە. تەنانەت بازرگانەکانی جەنگ و میر و دەستڕۆیشتووەکانی جەنگیش ئەگەر بە سەرنجارێکیش بێت لەم مەسەلەیەدا لەگەڵ هەموواندا کۆک و هاوڕان کە جەنگ پڕ بە پێستی خۆی نەگەتیڤ و نەخوازراوە. لە سۆنگەی ئەو خاڵە هاوبەشەوە تێدەگەین کە جەنگ و ئازار دوانەیەکی لێکدانەبڕا و بە یەکداچوونن، کە جەنگ دێت بە سەدان و هەزارە چیرۆکی پڕ لە ئازار لەگەڵ خۆیدا دێنێت. جەنگێک نییە خاڵی بێت لە سەدان و هەزارها چیرۆکی پڕ لە ئازار و ناخەژێن. جەنگێک نییە لە هەگبەیدا سەدان چیرۆکی شادی و خۆشی هەڵگرت بێت. نا،
بە پێچەوانەوە هەگبەی جەنگەکان پڕیەتی لە سەدها داستان و چیرۆکی تاڵ ئەو داستان و چیرۆکانەی ئەقڵ لە بەرامبەریاندا دەستەوەستان ڕادەمێنێت هەر بۆیە پرسیاری ئەقڵ لە بەردەم چیرۆکەکانی جەنگ پرسیارێکی وجودیە پرسیاری ئەوەی جەنگ بۆچی هەیە هەر چۆنێک بێت من لەم نووسینە زۆر کورتەدا لەسەر چەند خاڵێک دەبەستم لە نێو داستان و ڕووداوەکانی نێوفیلمی مێموار ئاف وار یاخۆت مێموار ئاف پاین کە لە هەردوو حاڵەتەکەدا مەبەست گرێدان و تێکەڵکێشرانی هەردوو وشەی جەنگ و ئازار پێکەوە با لێرەدا باس لە دەستچوون و ئازار بکەین ئازارێک لە چیرۆکی ئەم فیلمەدا بەرجەستە کراوە بریتیە لە ئازاری لە دەستان و لە دەستچوون ئازارێک هەمووان لە ساتەوەختەکانی جەنگدا دامان دەکرێت لە دەستان و لە دەستچوونی هەموو ئەو کەسانەی لێمانەوە نزیکن بگرە هەموو ئەو شتانەشی بەلامانەوە گرنگ و پڕبایەخن هەموو لە دەستچوونێک بۆ مرۆڤ مای ئازارە هەر لە دەستانی کەسە نزیکەکان تا دەگاتە ئەو شتانی مرۆڤ کردوونی بە سەرمایی ژیانی وەکو لە دەستانی ناو و ناوبانک وەزیفە ئارامی ژیان شوێن و جێگەیمانەوە ماڵ و مڵک و هەموو ئەو شتانی دیکەش کە مرۆڤ بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە خاوەنیان دەزانێت لەسەر و هەموو ئەمانەشەوە لە دەستانی خۆت واتە مرۆڤ بۆ ئەوەی خۆی لە دەست نەچێت پەنا بۆ هەموو شتێک دەبات تا خۆی پارێزێت لەوەی لە دەست بچێت بەڵام ئەوەی لە نێو چیرۆکی ئەم فیلمەدا هێمای بۆ دەکرێت وەک یەکێک لە جۆرەکانی لە دەستان لە دەستانی یەکێک لە نزیکترین کەسەکانە ئەویش هاوسەرە مارگرێت لە هەڵمەتێکی هێزە نازیەکان لە شاری پاریس هاوسەرەکەی بە ناوی پیێر ڕۆبێر لەدەستدەدات دەستگیرکردنی ڕۆبێر بەهۆی بەشداربوونێتی لەگەڵ هێزە بەرهەسکارە فەڕەنسیەکان دژ بە سوپای ئەڵمانیا بە درێژایی هەموو چیرۆکەکە مارگرێت کە هاوسەری ڕۆبێرە لەژێر زەبر و ئازاری لە دەستانی ڕۆبێری مێردیدایە چیرۆکی ئازاری مارگرێت چیرۆکێکی تاڵە بۆ ئەم خانمە نووسەر و ڕۆژنامەنووسە چونکە عشقی مارگرێت بۆ ڕۆبێر عشقی هاوسەرێکی دڵسۆزی بەوەفایە مارگرێت بە بەردەوامی لە پرسیاری ئەوەدا لەگەڵ خۆی کە داخۆ جارێکی دیکە بتوانێت چاوی بە چاوەکانی ڕۆبێری هاوسەری بکەوێتەوە چونکە ئەو دەزانێت دەستگیرکردنی بەرهەسکارێک لەلایەن نازیەکانەوە چمانایەکی تاڵ و ناخۆش دەگەیەنێت پرسیارەکانی ئەوەی ئایا دەبێت ئێستا ڕۆبێرت چۆن خەوت بێت چی بخوات لەکوێیە کەی خۆی شتووە ئەو پرسیارانە بەردەوامن کە مارگرێت وەکو ژنێک لە ناخەوە لەگەڵ خۆیدا دایان وروژێنێت بەڵام لە ڕاستیدان پرسیارانە هیچ نین چکە لە بەردەوامیدان بە ئومێدێکی وەهمی کە کەسێک لە ساتەوەختەکانی لە دەستانی شتێکدا بۆ خۆی دروستیان دەکات و لەگەڵیدا دەشی ئەو ساتەوەختەی مرۆڤ شتێک کەسێک لە دەستەدات یان ترسی ئەوەی هەیە لە دەستی بدات لەو ساتەوەختەدا شتگەلێک لە قوڵایی خۆیدا دروست دەکات بۆ ئەوەی بیکاتە وزە بۆ ئومێد بەخشین بەوەی ترس لە دەستان کەم بکاتەوە لەو کاتانی مرۆڤ ترسی لە دەستان دایدەگرێت فشاری ئەو ترسە دەرونیە تەنیا بە ئومێد بەخشین کەم دەکرێتەوە لەم ڕۆوە ئاینیەکان ڕۆڵی خۆیان گێڕاوە لەسەر سایکۆلۆژیای مرۆڤ ئاین هەمیشە لە ڕێی ئومێد بەخشینەوە فشارە دەرونیەکانی سەر مرۆڤی کەم کردوتەوە لەو ساتەوەختانەدا بۆ نمونە لەو کاتانەی دایک و باوکێک منداڵێکیان لەدەستاوە لە ساتەوەختێکی سەخت و قورسی لەم جۆرەدا ئاین ئەو ڕۆڵی گێڕاوە بۆەوەی ئومێد ببەخشێت بەم دوو مرۆڤە دڵشکا و پێیان بڵێت منداڵەکەتان لە فەردەوەستەدایە یاخۆت ئەوەتانێت لە ئامێزی فریشتەکاندایە هەڵبەتە ئەم ئومێد بەخشینە ئەگەر درۆژ بێت بۆ ئەو دایک و باوکە لەو ساتەوەختە قورس و سەختەدا بە جۆرێک لە جۆرەکان فشاری دەرونی سەر ئەمانی کەم کردوتەوە دیارە ناتوانین بڵین کۆتایی پێهێناوە بەڵام توانیوەتی ببێتە ئامرازێک بۆ کەمکردنەوەی ئەو فشارە کە فشارێکی زۆر سەخت و قورس و ناخەژێنە بەڵام لە حاڵەتی مارگرێت وە لە چیرۆکی ئەم فیلمەی ئێمە لە بەردەمیداین
ومێد بەخشین نەتەنیا لە ڕێی ئەو یادەوەریانەی ئەم خاتوونە دەیاننووسێت هەروەها ئەو پرسیارە بەردەوامانەی ئەم ژنە ماندووە لەگەڵ خۆیدا دەیان وروژێنێت تەوزیف دەبن. ئەگەر چی خۆشی بڕوای بە نووسینی ئەو یادەوەریانە نییە، بەڵام مارگرێت ئەو یادەوەریانەی کردووە بە هۆکارێک بۆ ئەوەی ئومێد ببەخشێت بەوەی ڕۆژێک هەردێت و ڕۆبێر خۆی دەکاتەوە بماڵدا، نەک هەر بەم چەشنە، بەڵکو مارگرێت لە ڕێگەی دیکەشەوە هەوڵی ئومێد بەخشین دەدات بۆ بەدەستهێنانەوەی مێردە دەستگیرکراوەکەی. ئەم ژنە بورن، ئەم ژنە ڕوخسار خەمناکە بە ناچاری پەیوەندی لەگەڵ یەکێک لە ئەفسەرە فەڕەنسیانەدا دەبەستێت کە کار لەگەڵ ئەڵمانەکاندا دەکات. ئەو ئەفسەرە ئەگەرچی فەڕەنسیە وا خەڵکی پاریسە، بەڵام مەستی سەرکەوتنەکانی ڕایەخ بووە و کار لەگەڵ نازیەکاندا دەکات. بە جۆرێک لە جۆرەکان ئەم ئەفسەرە وەکو تروسکاییەک خۆی دەردەخات بۆ مارگرێت و مارگرێتیش سەرەتا بە حەماسێکی زۆرەوە ڕوو لەم تروسکایە دەکات تا ئومێدێکی زیاتر بدات بەخۆی و فشاری ئازاری لە دەستانی ڕۆبێر کەمتر بکاتەوە لە ناخیدا. بەڵام هەر زۆر زوو مارگرێت دەرک بە وەهمی ئەو تروسکایەش دەکات و بێ ئومێد دەبێت لێرەوە نە ئەو تروسکایە و نە هاوڕێکانی ڕۆبێر ناتوانن فشارەکانی ئەو ئازارە کەم بکەنەوە کە مارگرێتی لە ناخەوە هەڵتەکاندووە. وێنەیەکی دیکەی نێو چیرۆکی ئەم فیلمە کە دەبێت لە سەری ڕابوەستین بریتە لە خستنەڕووی ئەو ڕاستیەی کە ژنان زیان لێکەوتوترین لایەنن لە جەنگەکاندا، لەو ڕووی ئەوان لە هەموو لایەکەوە یان مێردەکانیان یان کوڕکچەکانیان یاخۆت بڕوا براو باوکەکانیان لەدەستاوە. هەر بۆیە زۆرترین یادەوەریەکانی تاڵی جەنگ لە لای ژنان دەمێنێتەوە. لێرەدا گونجاوە بڵێم لە چیرۆکی ئەم فیلمەدا بە تەواوی مانای جەنگ دژباویستی ژنە، چونکە ژن وەکو ئەو بوونەوەرەی بە خەریزە چاوی لە زۆربوون و گەشەکردە، بەڵام جەنگ دێت و نەک هەرڕێی لە گەشە و زۆربوون دەگرێت بگرە ئەوەیشی کە هەیە لە ناوی دەبات و دەیسووتێنێت. هەر لەبەر ئەمەشە کە ژنان چەندین فەرسەخ لە چاوپیاوان دوورترین لە جەنگەوە و خوازیار بە جەنگ و چیرۆکەکانی جەنگی. لە تەک ئەم ئازار و مەینەتیەی مارگرێتدا خانمێکی دیکەی هاوسەی مارگرێت لەگەڵ هەمان ئازار و مەینەتەدا دەتلێتەوە و گنگڵ دەخوات، هەڵبەتە بە ئومێد و چاوەڕوانیەکی زۆرتر لە مارگرێت. ئەم خانمە بە تەمەنەی هاوسەی مارگرێت کە جووە و کچەکەی دەستگیرکراوە لەلایەن نازیەکانەوە، جگە لەوەی بە ئومێدێکی زۆرەوە چاوەڕێی گەڕانەوەی کچەکەیەتی، هەمیشەش پاڵپشتیەکی زۆری مارگرێت و لەگەڵیدا بە هاوبەشی خەمەکانی مارگرێتە. بەڵام چیرۆکی لە دەستانی ئەم خانمە زۆر تاڵتر و بەسوێترە لە ئازاری لە دەستانی مارگرێت.
دشت و هوارا اگر تو بیتوا محبت لججوانان بمیلا بودیم بولا دستو داوین تبم جیم نهیلی شرکانم ارجین و برپا بایادی سرش بولا سفر پاسان یکانی دمی وارم به یک جاری ایان کرد برام هر انتظارکم بیقرارم ناشی تو لیزانی یکم دیدار یاری 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 هر انتظارکم بیقرارم ناشی تو نیزانی هرگز نبینم یکم دیدار یاری ئازار و سەرکەوتن با لەم بەشەدا باسی بکەین. لە ساتە وەختێکدا کە فەڕەنسیەکان لە ڕێی کۆمەکی هاوپەیمانەکانەوە بەسەر ئاڵمانەکاندا سەردەکەون و شاری پاریس لە دەستی نازیەکان ڕزگاری دەبێت، خەڵکی فەڕەنسا بەگشتی هەموو مەستی ئاهەنگەکانی سەرکەوتن دەبن. بەڵام لە ساتە وەختێکی لەم جۆرەدا مارگرێت هێشتا لەگەڵ ئازاری لە دەستانی هاوسەرەکەی لە مەلملانەدایە. لەو کاتانەی ئیدی سەرباز و جەنگاوەر و دیلەکانی جەنگ ڕزگاریان دەبێت و ڕۆماڵەکانی خۆیان دەگەڕێنەوە. ئەو کاتانەی خەڵکی هەموو بە شوێن کەسە بێسەر و شوێنبوونەکانیانەوەڵ و دایانەوێت ئەو شتەی لە دەستیان داوە بەدەستی بهێنەوە. مارگرێتیش بە پەرۆشەوە یەکێکە لەو کەسانەی بە دوای ڕۆبێرتا وێڵ و سەرگەردان چاوەڕوانی گەڕانەوەی هاوسەرەکەیەتی. هەموو ڕووداوەکان بە ئاراستەی ئەوەدا دەڕۆن کە پێمان بڵێن چیدی مارگرێت لە چاوەڕوانیەکی بێهودەدایە چونکە هاوسەرەکەی نەماوە. بەڵام بە هاتنی هەواڵێک لە دوورترین بەرەکانی جەنگەوە ئاراستەی دراماتیکی شیرۆکەکە دەگۆڕێت و ئەم جارە ئومێدێکی تەواو ڕاستەقینە دەگات بە مارگرێت. بەڵام ئومێدێک کە تا ئاستێکی زۆر خەم ناکە چونکە ڕۆبێرت تەنیا بە ڕۆح زیندووە ئەگەر ناجەستەیەکی تەواو تێکشکا و ماندووە. مارگرێت بەر لەوەی هەواڵی ڕۆبێری پێبگات لە یادەوەریەکانی خۆیدا باس لەو سەرکەوتنانە دەکات کە لەو ڕۆژگارەدا بەسەر ئاڵمانەکاندا تۆمار دەکرێن. ئەم ژنە بە جۆرێک لە نائومێدیەوە ئەو یادەوەریانە دەنووسێتەوە و نووسینەوەی ئەو یادەوەریانە ناتوانێت لە ژێر کاریگەری ئازارەکانی جەنگدا بێتە دەرەوە. مارگرێت دەنووسێت دەگۆلیەکان بە پوشاکی شیک و پاک و خاوێنەوە لە شوێنە گشتیەکان چاوەڕێی هاتنەوەی دیل و سەربازەکان دەکەن و ناویان تۆمار دەکەن. نازانم 6 مانگ بەر لە ئێستا ئەمانە لەکوێ بوون. ئەم ڕستەیە ڕخنەیەکی توندە لە زەمانێک کە تێیدا گۆڕانی ڕیشەیی لە سیاسەتدا ڕوو دەدات. لە زەمانێکی لەم جۆرەدا هەمیشە خەڵکانێک دەردەکەون کە بریتین لەو کەسانەی بە ئینتیهازی و خۆستنەوەی هەل دەناسرێنەوە. کەسانی لەم جۆرە ئەوانن کە وەک خەڵکی ماندووی ڕۆژگارەکانی شۆڕش خۆیان دەردەخەن لە کاتێکدا تۆز لە جلوبەرگ و پوشاکەکانیان نەنیشتووە.
ئەم کەسانە ئەوانن لە گۆڕانەکاندا منەت بەسەر خەڵکە ماند و ڕاستەقینەکاندا دەکەن و خۆیان بە پێشڕەوی ئەوان دەزانن. هەڵبەت ئەم جۆرە کەسانە لە بەردەم سیاسیەکاندا بچووک و گرنگ و کەمبایەخن، بەڵام ئەوەی ئەمانە دەیخوازن پچڕێنی بەرژەوەندیەکی شخصیە و هیچی تر. لە یادەوەری خۆماندا ئەم جۆرە خەڵکە زۆرن و تاکو ئێستاش هەن و تۆژێکی بەرچاویشن لە ناو کۆمەلگادا. مێژووی 30 ساڵی ڕابردووی کۆمەلگای ئێمە پڕیەتی لەو گۆڕانە سیاسیانەی ئەم جۆرە توێژەی کۆمەلگا تیاندا بە زەقی ئامادەن و خۆیان دەر لە کاتێکدا وەک مارگرێت لە یادەوەریەکانیاندا دەڵێت ئەمانە 6 مانگ لەمەوبەر لەکوێ بوون. ئەمانە هەمیشە لە دوای گۆڕانکاریە سیاسیەکان بە منەتێکەوە کار لە ناو جنگەکانی دەوڵەتدا دەکەن و وەک پاڵەوانیش خۆیان نمایش دەکەن. هەڵبەت مارگرێت لە یادەوەریەکانیدا وەک جۆرێک لە ئازار باس لەم چرکە ساتە دەکات و دەبێتە بەشێک لە یادەوەریە تاڵەکانی ئەم خانمە، هەروەک چۆن بەشێکیشە لە یادەوەری تاڵ و ناخۆش بۆ ئێمەش. بێگومان بە جۆرێک لە جۆرەکان ئەم حاڵەتە یەکێکە لە دەرهەویشتەکانی جەنگ و چیرۆکە ناخۆشەکانی، نەک هەر بۆ مارگرێت و نەک هەر بۆ ئێمەش، بەڵکو لە سەرجەم شۆڕش و گۆڕانکاریە سیاسیەکان خەڵکانی ئێتیازی لەم جۆرە بە زەقی ئامادەن و خۆیان لە خەڵکی بەدبەخت و ماندوو دەکەنە پاڵەوان و بە چەشنێک خۆیان نمایش دەکەن، وەک ئەوەی کارکتەری یەکەم و سەرەکی چیرۆکی سەرکەوتنەکان بوو بێتن و بەبێ ئەمان سەرکەوتنی شۆڕش و گۆڕانی سیاسی ڕووی نەدەدا. بەدبەختیەکە لەوەدایە دواتر ئەم جۆرە خەڵکانە ئاراستەی ڕووداوەکان دیاری دەکەن و دەستیان هەیە لە وێناکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو گۆڕانە بنچینیانەیە لە دواتردا دروست دەبن. ناش
ژن و ململانەی چاوەڕوانی یەکێک لەو خاڵە دیارانەی لە هەمان کاتدا دژێتیە واتە تەناقزە بریتە لەو دەرەنجامە چاوەڕوان نەکراوەی لە کۆتاییەکانی چیرۆکی ئەم فیلمەدا دێتە پێش بۆ بینەر. مارگرێت وەک ژنێک بە درێژایی چیرۆکی ئەم فیلمە نمونەیەک لە مرۆڤمان پێنیشان دەدات کە بریتە لە کەسێکی تەواو بەوەفا بۆ هاوسەرەکەی. چیرۆکی فیلمەکە سەر تاپا بریتە لە ئازاری چاوەڕوانی مارگرێت بۆ مێردەکەی. لە کاتێکدا مارگرێت چەندین ڕێگەی دیکەی تاقی دەکاتەوە بۆ دەرباسبوونی لە ئازاری چاوەڕوانی و لە دەستچوونی ڕۆبێر، بەڵام هیچ کام لەم ڕێگایانە سوودێکی ئەو تویان نابێت. ئیدی بە ناچاری مارگرێت لەگەڵ ئازاری لە دەستانی ڕۆبێردا هەڵدەکات و ڕوخساری ژنێکی خەمناک بە درێژایی چیرۆکی ئەم فیلمە لەگەڵماندا دێت. دەرکەوتنی مارگرێت بەم شکڵا پڕیەتی لە مانای دڵسۆزیەکی بێوێنە لەلایەن ژنێکەوە بۆ هاوسەرە بەندکراوەکەی. لە ژیانی واقعیدا نمونەی مارگرێت بە هەزاران و سەدان هەزار هەیەوە کەم نین ئەو ژنانەی لەگەڵ ئازاری چاوەڕوانی هاوسەرەکانیاندا ژیان و زەجیان کێشاوە. بەڵام ئەمە ئەو خاڵە نییە کە دەمەوێت لەسەری بوەست، چونکە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان دوور یان نزیک دەرکمان کردووە بەو چیرۆکانەی هاوشێوەی چیرۆکی مارگرێتن لە ژیانی واقعدا یاخۆت لەگەڵیدا ژیاون یان هەر بەلایانی کەمەوە هەستمان پێکردووە و بیستومانە و بینومانە. ئەوەی جێگەی تێبینیکردن و پرسیارە بۆ بینەری ئەم فیلمە بریتە لەو هەڵوێستەی مارگرێت کە وەک دژیەتی دەردەکەوێت بەرامبەر مێردەکەی لە کۆتاییەکانی ئەم چیرۆکەدا، نەک بەرامبەر ڕۆبێر، بەڵکو بەرامبەر سەراپای گرێچینی چیرۆکی ئەم فیلمە. مارگرێت لە کۆتاییەکانی چیرۆکی فیلمەکەدا وەکو یادەوەریەک دەڵێت دوای ساڵێک لە گەڕانەوەی ڕۆبێر پێم ڕاگەیاند کە دەبێت جیابینەوە، لەبەر ئەوەی من مناڵم دەوێت و بۆیە هاوسەرگیریم لەگەڵ ماسکۆلۆ کرد. دیارە ماسکۆلۆ هاوڕێی ڕۆبێر و مارگرێتیشەوە بە درێژایی چیرۆکی فیلمەکە پاڵپشتی باشی مارگرێت بووە لە چاوەڕوانیکردنی هاوسەرەکەیدا. ئەوەی بینەر تووشی سەرسام بوون دەکات لە ساتە وەختێکی واهادا بریتە لەم بڕیارە لە ناکاوەی مارگرێت، بڕیاری جیابوونەوەی لەگەڵ ڕۆبێر. هۆکارەکەشی وەک خۆی ئاشکرای دەکات ئەوەیە کە ئەو منداڵی دەوێت و هەڵبەتە ڕۆبێر ئەو توانایی نەماوە پیاوێکی تێکشکاوە لە ڕووی جەستەیەوە. ئەم کۆتاییە بۆ بینەر پڕیەتی لە دژێتی، هەڵبەتە دژێتی دەرهەق بە گرێچینی ڕووداوەکانی نێو چیرۆکەکە، نەک دژێتی دەرهەق بە خواستی سروشتی مارگرێت وەکو ژنێک. خواگەر لەو ڕۆوە قسە بکەین کە ڕووداوەکانی چیرۆکەکە ناکۆکە بەم کۆتاییە، لەمایاندا ئەم کۆتاییە بە تەواوی مانا دژێتیە. بەڵام ئەگەر لەم ڕۆوە قسە بکەین کە ژن بە سروشت خواستی زۆربوونی هەیە، ئاوە لەمایاندا مارگرێت لە دەرەوەی ئەم هاوکێشەیە نییە و هیچ دژێتیەکیش لە ئارادا نییە، چونکە ئەوە خواستی سروشتی مارگرێتە وەک ژنێک. دیارە ئەگەر گریمانی دووەم وەک ڕاستیەک وەربگرین، ئاوە ناوەڕۆکی ئەم چیرۆکە ئەومان پێدەڵێت کە عیشقی ژن لە تروپکێدا لە زۆربووندا خۆی بەرژەسە دەکات، یاخۆت با بە چەند وشەیەکی دیکە بڵم عیشقی ژن کاتێک دەگات بە تروپکی خۆی ئاوا لە زۆربووندا تەجەلا دەکات. بێگومان مارگرێتیش بەپێی ئەم چیرۆکە نمونەیەکی زیندوی ئەو حاڵەتەیە. ئەگەر دوورکەوتنەوە نەبێت لە بابەتەکە ئاوا جێخۆیەتی هێما بکەین بۆ ئەوەی کە لە دنیای هاوچەرخدا بزوتنەوە فەمینیستەکان بە هەموو شێوەکانی ڕوبەڕووبوونەوە ژایەتی ئەم غەریزە سروشتیەی ژنیان کردووە و زۆربوونیان وەک حاڵەتێکی نەگەتیڤ پیشانداوە. بەڵام ئەم دژایەتی و شەڕفرۆشتنە هەوڵێکی ئایدۆلۆژی ئەم بزوتنەوانە بوون و دەبێت. لە کۆتاییدا ئەوەی ئەمان دەیانخوازین بەنا سروشتیکردنی دۆخێکی سروشتی مرۆڤە. بێگومان لە دنیای مدرنەدا تەنیا بزوتنەوە فەمینیستەکانیش نین دژ بە زۆرێک لەو حاڵەتە سروشتیانەی مرۆڤ ستاون و وەکو چەند حاڵەتی نەگەتیڤ مەعاملەیان لەگەڵ کردووە کە خۆی لە بنەڕەتدا نیشانەیە بۆ هەژاری و دەستکورتی ئەم جۆرە بزوتنەوانە لە ڕووی معریفیەوە. هەڵبەتە ئەم ناوەڕۆکی بابەتەکەی ئێمە نییە، بۆیە دروست وایە بگەڕینە سەر ئەو خاڵی کە تێیدا بڕوانین لەو ڕووداوە لە ناکاوەی لە کۆتاییەکانی چیرۆکی ئەم فیلمە ڕوودەدات، ڕووداوی جیابوونەوەی مارگرێت لا ڕۆبێر لە دوای ئەو هەموو ئازارە چاوەڕوانیە. بۆ تێگەشتنی زیاتر لەم ڕووداوە دێڕێکی نیچە زۆرتر هاوکاریمان دەکات. نیچە لە کتێبی زەردەشتدا بەم شێوەیە باس لە ژن دەکات و دەڵێت پیاو بۆ ژن تەنیا ئامرازێکە، ئامانجیش لێی تەنیا منداڵبوونە. ئەم دێڕەی نیچە بەسە بۆ ئەوەی تێبگەین بۆچی مارگرێت لە کۆتاییەکانی ئەم فیلمەدا بڕیاری جیابوونەوە لا ڕۆبێر دەدات. دیارە دێڕەکەی نیچە زۆر ڕوونە و پێویستی بە هیچ تەفسیر و لێکدانەوەیەک نییە. لەژێر ڕۆشنایی ئەو دێڕەی نیچەشدا ئاشکرایە کە ڕۆبێر
بۆ مارگرێت بریتیە لەو مرۆڤەی مارگرێت دەوێت تەجەلای عشقی خۆی تێدا بکات با منداڵ بوون. کاتێکیش ڕۆبێر ئەو کەسە نییە کە بتوانێت مارگرێت خۆی تێدا تەجەلا بکات، دی بڕیاری جیابوونەوەی لەگەڵدا دەدات. مارگرێت بە هەموو شێوەکانی قوربانیدان چاوەڕێی ڕۆبێر دەکات و زەجر و ئازارێکی زۆر لا بەدەستهێنانەوەی ڕۆبێردا دەکێشێت. هەموو ئەمانەشی بۆ تەجەلاکردنی عشقەکەیەتی با منداڵ بوون. هەڵبەتە ئەمە وەکو پلانێکی هوشیارانەی داڕێژراو نا، بەڵکو وەک غەریزەی ژنێک کە پیاوەکەی خۆی خۆش دەوێت و بە سروش دەخوازێت لە کۆتایی عشقیدا تەجەلای خۆی بۆ بکات بە منداڵی بوو. ئەم فیلمە ڕاستگۆیە لەگەڵماندا بۆەوەی پێمان بڵێت کە لووتکەی تەجەلاکردنی عشقی ژین بریتیە لا منداڵبوون و زۆر بوون. ئەم سروشتە خۆی لە خۆیدا هیچ نییە جگە لە غەریزەیەکی بنچینەی ژن. ئێمەی بینەر بە درێژایی ڕووداوەکانی ئەم چیرۆکە هیچ گومانێکمان لە دڵسۆزی و خۆشەویستی مارگرێت بۆ ڕۆبێر نییە لەو هەموو هەوڵەی بۆ بەدەستهێنانەوەی مێردەکەی کا کردی. هیچ مجادلەیەکیش بەدی ناکەین لە سەرجەم ئەو هەوڵانەی مارگرێتدا. زۆر بە سادەیی مارگرێت تامەزرۆیەکی ڕاستگویانەی هەیە بۆ بەدەستهێنانەوەی هاوسەرەکەی، بەدەستهێنانەوەیەکی پڕ لە زەجر و ئازار و ناڕەحەتی. هەموو ڕووداوەکانی ئەم فیلمەش لەسەر ئەم خاڵە وەستاوە کە بریتیە لە ئازاری مارگرێت بۆ لەدەستانی مێردەکە. بەڵام کاتێک لە کۆتاییەکاندا مارگرێت بڕیارێکی لەو جۆرە دەدات، ئیدی ئێمەی بینەر تەنیا دەتوانین لەو سیاقەیە تێگەشتنی نیچەدا ئەو بڕیارەی ئەم خانمەستەم لێکراوە لێک بدەینەوە و تەفسیری وە بکەین. خواگەر لە دەرەوەی ئەم تێگەشتنەی نیچە لەم چیرۆکە بڕوانین، ئاوا لە بەردەم دوو بژاردەی نالۆژێکی دان کە هیچ کامیان لەگەڵ ڕووداوە یەک لە دوای یەکەکانی فیلمەکەدا کۆک نابن. یەکەمیان ئەوەی کە مارگرێت کەسێکی نادڵسۆز و ناڕستگۆیە. ئەم بژاردەیە کێشەی تێدایە، چونکە هەموو ڕووداوەکانی چیرۆکەکە باس لە دڵسۆزیەکی بێوێنەی ئەم خانمە دەکەن بۆ بەدەستهێنانەوەی مێردەکەی. ئەم خانمە بە درێژایی ئەم فیلمە پارچەیەکە لە غەمباری و گۆشەگیری بەهۆی لەدەستانی هاوسەرەکەیەوە. هەموو هەوڵەکانیشی بۆ بەدەستهێنانەوەی ڕۆبێرە. کەواتە چۆن ئەو مافە بە خۆمان بدەین بڵین مارگرێت کەسێکی نادڵسۆزە؟ بژاردەی دووەمیان ئەوەیە بڵین دەرهێنەری ئەم فیلمە دەیەوێت لە کۆتایی فیلمەکەیدا دژێت یەک بەخۆڵقێنێت تا بە جۆرێک لە جۆرەکان فیلمەکەی تەمومژاوی بکات و جۆرێک لە لوخز بدات بە فیلمەکەی. ئەمیشان دیسانەوە کێشەی تێدایە، لەبەر ئەوەی ڕووداوەکانی چیرۆکەکە هیچ جۆرە تەمومژێکی لەگەڵ خۆیدا هەڵناگرێت و هەموو شتەکان دەگەن بەوەی مارگرێت لە دوجاردا لە ڕۆبێر جابێتەوە و ئەمەش وەک مافێکی سروشتی خۆی تەماشا دەکات کە ببێتە دایک بۆ منداڵ و بۆیە بە ناچاری دوای ئەو هەموو چاوەڕوانی و ئازار کێشانە دەبێت هاوسەرگیری لەگەڵ ماسکولەدا بکات کە لە نزیکەوە ئاگاداری هەموو غەم و ئازارەکانی ئەم خانمە بووە. کەواتە بە پرسین لە دەرەوەی تێگەشتنی نیچە دەتوانین چ جۆرە تەفسیر و لێکدانەوەیەکی دیکە بکەین بۆ ئەو بڕیارەی مارگرێت؟ هەڵبەتە کە ناتوانین. بۆیە بەدیدی من دەرهێنەری ئەم فیلمە زۆر بە جوانی توانیوێتی ئازارەکانی خانمێکی ڕۆژنامەنووس لە ساتەوەختەکانی جەنگدا بەرجەستە بکاتەوە و ئەو خولیان مینێشی بەرجەستە کردووە کە بە غەریزە لە نێو هەموو ڕەگەزێکی ژندا هەیە. بە دووریشی نازانین کە دەرهێنەر بە جۆرێک لە جۆرەکان لەژێر کاریگەری ئەو بۆچوونەی نیچەدا نەبێت. هەڵبەت کاریگەر بوو بێت یان نەبوو ئاوا دەرهێنەر لەم فیلمەدا بە شێوەیەکی زۆر دراماتیکی و لە ڕێی باسکردنی ڕووداوەکانی جەنگەوە ئەو بۆچوونەی نیچەی وەک خۆی بەرجەستە کردووە. گرنگە هێما بکەین بۆ ئەوەی کە ئەم خاڵی ئێمە لێرەدا ئاماژەمان پێکرد و بۆ قسەکردن لەسەری وەستاین تەنیا خاڵی باسکراوی نێو فیلمەکە نییە، بەڵکو شتی دیکەشی هەیە بابەتی لەم کورتا وتارەدا لەسەری وەستاین.
لە کۆتاییدا با باس بکەین هەموو جەنگێک پڕێتی لە چیرۆکی تاڵ و پڕئازار. فیلمی مێمۆیر ئافوار یەکێکە لەو چیرۆکانە، چیرۆکی ژنێکی خەمباری ڕۆژگاری داگیرکردنی وڵاتەکەی. خۆ ئەگەر سەر لەنێ لەو بڕیارە لە ناکاوەی مارگرێت پڕوانینەوە لەکە لە کۆتاییەکانی فیلمەکەدا دەیدات، ئاوا زۆر بە سادەی ئەومان بۆ دەردەکەوێت کە ئەو بڕیارە ڕاستەوخۆ لە دەرهاوێشتەکانی جەنگە. ڕوونتر بڵم ئەو بڕیارە قەدەرێکی نەخوازراوە کە جەنگ دەیسەپێنێت بەسەر کارکتەرەکانی کۆمەلگادا. ئەمەش واتای ئەوەیە جەنگ بە هەزاران قەدەری نەویستراو دەسەپێنێت بەسەر مرۆڤدا کە هیچ کات یەکێک لەو مرۆڤانە ڕۆژگارێک بیریان لە ڕوودانی ئەو قەدەرە نەخوازراوانە نەکردوێتەوە. بۆیە زۆر بە سادەیی دەکرێت بڵین ئەو بڕیارەی مارگرێت هیچ نییە جگە لە قەدەرێک کە مارگرێت بەناچاری دەیدات و کۆتایی بە چیرۆکی خۆی لەگەڵ ڕۆبێردا پێدێنێت کە بە دڵنیاییەوە ئارەزووی ناخی مارگرێت نییە. بەڵام ئیدی جەنگ کە دێت بە هەزاران ئارەزوو دەمرێنێت و بە هەزاران ئارەزووی نەخوازراویش دەخڵقێنێت. یاخۆت با بڵین جەنگ قەدەری هەموو ڕووداوەکان بەرەو شوێن و جێگەیەک دەبن جیاواز لەو ئاراستەی تاکەکانی کۆمەلگایەک بەر لە جەنگ بیریان لێکردوێتەوە بە خەیاڵان داهاتووە کە قەدەری مارگرێت یەکێک لەو قەدەرە نەخوازراوانەی ئەم خانمە ڕوخسار خەم ناکەوێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان. تاڵقێکی دیکەی ئەم بەرنمەیە بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەستپێرین و ماڵەوە.